خۆشببختانە ئێستا خەریکە هەنگاو دەنین بەرەو بە ئەکادیمیبوونی ئەکتەر بەرەو بە ئەکادیمیبوونی سینەما لە هەرێمی کوردستان دەکە ئەمە هەوڵێکی زۆر جێگی دڵخۆشیە. دوو خولی یەک لە دوایەک دەرچوانی بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی دەرچوون. ئەمانە هەمویان گەنجن بەتوانان لێ هاتوون لە بواری بەرهەمێنانی فیلم بە شێوازی ئەکادیمیانە. بۆ ساڵی نوێی خوێندنی ئەم بەشە مەرج و پێوەرەکان بۆ وەرگرتنی خوێندکار چییە؟ تا چەند نمرە پێویستە بۆ خوێندکار بۆ ئەم بەشە بۆ وەرگرتن؟ ئەو تاقیکردنەوەی کە بۆ وەرگرتن پێویستە لەم بەشەدا چییە؟ پێویستە چییە؟ خوێندکارێک ئەگەر ئێستا گوێی لێمانە یانم تەوەرابینە دواتر لە سوۆشیال میدیا و دەیەوێت پەیوەندی بەم بەشەوە بکات، دەتوانێت سوود لەم تەوەرە وەربگرێت بۆی بزانێت چی پێویستە ئامادەی بکات بۆ چوون بۆ چاوپێکەوتن و بەشداریکردنیان چوونە پێشەوە بۆ نێو پرۆسی خوێندن لە بەشی فیلمسازیدا. ئایا لەم بەشەدا تایبەتمەندێتی هەیە یان مەبەستەکەم چییە؟ کەسێک کە ئەم زانکۆیە ئەم بەشە ئەم کۆلێژە تەواو دەکات لە کۆتاییە دەبێت بەس بە ئەکتەر، دەتوانێت بێت بە دەرهێنەر، دەتوانێت بێت بە سینارینیست، یا ئەتوانێت بێت بە کامێرەمانی سینەمایی، ینی هەموو بوارەکان لە نێو فیلمدا هەیە. تایبەتمەندی هەیە یان هەمووی وەرئەگرێ و دواتر خۆی بڕیارەدا لە کام بواردا خۆی ببینێتەوە. ئەمانە کۆمەڵێک پرسیارێتە تایبەت بە بواری فیلمسازی لە هەرێمی کوردستان. ئاڕاستی میوانەکەم دەکەم زۆر بەڕێز ڕەنج مستەفا، سەرۆکی بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی و بەڕێزیشان ماستەریان هەیە لە ئەکتین واتە لە نواندن لە فەڕەنسا. کاکڕەنج زۆر بەخێر بێت. سپاسدانەکەم، بەیانیتان باش، بەیانی بینەرانتان باش. زۆر بەشی فیلمسازی پێشتر قسەمان لەسەر کردو و دوو خولی پێم وابێت تێڕاندۆ و دوو خولی دەرچوونی هەیە. گرنگی ئەم بەشە لە چییە؟ با پێشەوە بچینە لای شێوازی وەرگرتنەکان. گرنگی ئەم بەشە چێ بۆ نێو کەهای سینەما لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، دووبارە سوپاسی میواندارێکەکەتانەکەم. دیارە بەشی فیلمسازی لە ساڵی 2016 بە هەوڵ و کۆشی کۆمەڵی مامۆسای ئەکادیمی کە سەرجەمیان لە دەرەوە خوێندبیان و خاوەنی ماستەر و دکتۆران توانیمانە و بەشە دابمەزرێنین و با بڵێن تەحەدایەک بوو لەگەڵەوەی کە لەو کاتەیە شوێنی باشمان نەبوو یاخود ئامیری پەروەردەکردنی تەلەبەی باش تەلەبەمان نەبوو بۆی ئیدوکیشنێکی باشی هەبێ، بەڵام تەحەداکی خۆمان کرد و خۆشببختانە بە هەوڵ و کۆشی هەموو لایەک توانیمان دوو خول خوێندکارمان دەربچێت. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان لەسەر گرنگی ئەم باشە، دیارە هەموو کەسێک خەونێکی هەیە. ئەو خەونەی لە یەکێک لە بوارەکانە ئەدۆزێتەوە. بواری سینەما پەیوەندی بۆەوە هەیە چۆن نەتوانین ئەو خەونەمان بکەین بە وێنە و ئەو وێنەیەش بڵاوکەینەوە بە جیهانە، چۆن نەتوانین چیرۆکەکانی خۆمان، کێشەکانی خۆمان، ئەوەی لە ڕابردووە نەمانتوانیوە بیخینە ناو شاشەوە، بیخینە ناو سینەماوە، بیگەێنین بە گەلانی تر، کاریگەری دروستکەین لەسەر شار و کۆمەلگاکەی خۆمان. پێشتر ئێمە ئەو دەرفەتەمان نەبووە، بەڵام لە ئێستای خۆشببختانە گەنجی ئێمە ئەتوانێت کار بکات بۆ بەدیهێنانی خەونەکەی ئەو ئەندێشە و چیرۆکانەی کە نزیکە لە ژیانی خۆیەوە یان نزیکە لە با بڵێن کێشەی مرۆڤایەتیەوە ئەتوانێت دروستی بکە و وەکو ماتریاڵێک پێشکەشی بکات. زۆر باشە. کاواتە کاکڕەنج پێمان بڵێن کێن ئەو کەسانەی کە ئەتوانن لە بەشی فیلمسازیە بە شێوازێکی ئەکادیمی بخوێنن لەم بابەتەیە؟ هەموو کەسێک ئەتوانێت. چ مەرج و پێوەرێک هەیە؟ بەڵێ، هەموو مرۆڤێک توانای هەیە، هەموو مرۆڤێک بەشێکی تیا هەیە کە ئیبداع و داهێنانە. کەوتۆتەوە سەرەوەی ئایا پەروەردەی ئەو بەشەی خۆی کردووە کە نزیکە لە بواری هونەرەوە؟ ئەگەر پەروەردەشی نەکرد بێ، ئایا ئەو با بڵێن لێهاتوویەی هەیە کە ئێمە پەروەردەی بکەین بۆ ئەو بوارە، بتوانین پەری پێبین، بتوانین هێزی زیاتری بینێ؟ هەموو کەسێک ئەتوانێت. باشە، مەرج و پێوەرەکان چییە بۆ وەرگرتنی خوێندکار بۆ ئەم ساڵ؟ باڵێ، ئێمە دوو ڕۆژ وەرکشۆپێکمان کردەوە لە زانکۆی سلێمانی تایبەت بۆ فێرخوازانەی کە ئەیانوێت تەقدیمی بەشەکەمانی بکەن. لەوەیە ئێمە دیارە دوو جۆر تاقیکردنەوەمان هەیە، بەشێکیان تیۆریە کە لەسەر وەرەقا ئەنجام ئەدرێ و تایبەتە بە با بڵێن بواری تیۆری بەرەمهێنانی فیلم، بەشێکیشیان پراکتیکە کە بریتە لە چاوپێکەوتن. ئێمە چاوپێکەوتن لەگەڵ خوێندکارەکان ئاکەین، لەوەیە بابەتێکیان بۆ پێشنیارەکەین. بۆ نمونە ئەگەر تابلۆیەک بێت، ئەم چۆن ئەتوانێت ئەم تابلۆیە وێنە بگرێت،
لە چ گۆشەنیگایەکەوە ئەیبینێت چ شوێنێکی تابلۆکە توانێت پیشانی ئێمە بات یاخود با بڵین دیمەنێکی بە چای خۆتانەوە ئەنجامی بات لە ڕاستیە کاتی ئەینێ بۆ نمونە دوو کاتژمێری بۆ دیاریەکەین شوێنەکە دیاری کراوە ئەگەر شوێنیش دیاری نەکراوە دەرەوە وێنەگرێ بگرێ و کارەکە بکات نانە ئەتوانێت بە مۆبایلەکەی خۆی باش چونکە ئێستا خۆتان نەزانن یانی تەکنەلۆژیا پێشکەوتووە ئەتوانێت بە مۆبایلەکەی خۆی لەناو زانکۆیە بێ یاخود لە دەرەوە بێت کارێکی بچووک دروست بکات دیمەنێکی پشکۆلە دروست بکات بە ئێمە بڵێ کە من ئەم لێ هاتوویەم هەیە بتوانێت چۆنەڵێ پاڵپشتی بدۆزێتەوە بۆ ئەو وێنانەی کە گرتوێتی و تۆماری بۆچی ئێوە بابەتی ڤیژن بینین ینی یەکسەر مەرجە لە لای ئێوە بۆ ینی بۆ کامێرا بۆ یەکسەر کامێرێگە نەدەست کەسێک لە پراکتیچەکە ئابێ بە کامێرە ئەو ڕۆیایی بەرامبەر بە ئێوە بێ خۆ هەندێک کەسێ ڕەنگە لە نووسینە لە بابەتی سینناروە شتێکی زۆر باش بێ هەبێ بوارمە لە بوارێکی ترا بەڵام بۆ یەکسەر چوونە ئەو بنەچێتی بەنەڕەتێتی دەستە خۆش بێت دوو دیوی هەیە بەشێکیان ئێمە سەرەتا کە بەشی فیلمسازیمان دامەزران لە چەند لقێکی جیاواز پێگاتە بوو بەشی سینەماتۆگرافیمان هەبوو بەشی نواندن بەشی دەرهێنان بەشی سینناریۆ بۆ ئەم ساڵی خوێندن ڕاستێکی ئێمە گۆڕانکاریەکمان تیا کرد لەوەیە گۆڕانکاریمان تیا کرد کە باوەڕمان بەوە هەیە خوێندکار ئێستا پێویستە لە سەرجەم بوارەکانی سینەمای شارەزا بێت لێ هاتووی هەبێت لە سەرجەم بوارەکانە چونکە ئێستا زانکۆی سلێمانی پەیڕەوی بۆڵۆنیا پرۆسێسەکە بۆڵۆنیا پرۆسێز یارمەتی خوێندکارەیە کە دوای تەخەڕوج دوای ئەوەی کە دەرچوو لە زانکۆ بتوانێت لە بازاڕی کارە ئیش بدۆزێتەوە ئێمە ناتوانین خوێندکار بۆ یەک بوار پەروەردە بکەین و دواتر کە تەخەڕوجی کرد بازار یا هەلی کاری دەست نەکەوت لە بەرەوەی بەشەکانی تری نەخوێندووە ئیتر چانسی ئیشی نەبێت بەڵام ئەگەر دیارە ئەمە بەشێکێتی بەشی تری زۆرە لەسەرەوەی کە بیرمان لەوە کردوەوە هەموو بەشەکان بێکەوە بخوێندرێن هەنێ جار من بە نمونەیە گەێمەوە بۆ هاوڕەکان مەڵێم خوێندن لە ناو زانکۆیە وەکو لەشی مرۆڤ وایە چۆن لەشی ئێمە پێویستی بە هەموو ڤیتامینەکان هەیە خوێندکاریش با لە بەشەکەمانە هەموو بابەتەکان وەرگێ هەموو بابەتە جیاوازەکان بێتە ناوەوە کە تەخەڕوجی کرد دیارە لێوان خۆی دۆزیوەتەوە زانێت لە چ بوارێکە توانێت کار بکات ببوورە بۆ بەشەکەی تریشیان کە لە ڕاستیە سینەما خۆی هونەری بینینە سینەما بریتە لە دنیابینی ئێمە بۆ دنیا بریتە لەو بەشە پەنهانەی ئێمە کە لە ناوە پەروەردەمان کردووە دواتری هێنینە بەردەم کامێرە و پیشانی کەسانی ترین زۆر باشە جگە لەو حەزەی کە تۆ باسی لێوە کرد ئەگەر کەسەکە حەز و خولیای هەبێ بۆم بابەتە خۆی توانی بێتی ماوەی چەند ساڵێک خۆی پەروەردە کردبێ حەزەکەی پەروەردە کردوێ بە چاسێکی باشێ بێ نمرە تا چەند پەیوەندی بە وەرگرتنەوە هەیە لەم بەشی ئێوە چەندێک دانراوە لە چەند کەمتر نەبێ خوێندکار ناتوانێت بۆ نمونە تەقدیمی یاخود پێشکەشی ئەم بەشەی نێوزانکۆ بکات بەڵێ دیارە دوو یاسا هەیە کە وەزارەتی خوێندنی باڵا دایناوە یاسایەکیانەوەی هەر خوێندکارێک لە نمرەکەی لە 55 کەمتر بوو ناتوانێت لە زانکۆیە لەو بەشانەیە بخوێنێت ئەگەر نمرەکانی گەیشتە 65 ئەتوانێت تەقدیمیکە ئەگەر لە نێوان 55 بۆ 65 بێ ئەبێ بە شێوازی پارالەڵ پێشکەشیکە ئێمە ئەو بەشیان لای ئێمە نییە وەزارەتی خوێندنی باڵا ئەو یاسایەتان نییە هەمانە بەڵێ لە سەرجەم بەشەکانە پارالەڵ هەیە ئەو بەشەی کە ئەکەوێتە لای ئێمە بریتە لە پیشاندانی توانست و توانای خۆی من زۆر جار باسم کردووە لە چەند کۆبوونەوەیکی ترە لە ڕاستیان نمرە هیچ یعنی پێوەرد نییە بۆ هیچ شتێک یاڵمازگەنەی کۆنمرەی هیچ نەبووە بەڕاستی بەڵام ژیانی خۆی و دنیابینی خۆی کردوێتی بەیەکێک لە فیگەرە گەورەکانی سینەمای سەدەی 20 باش ئەو کەسانی کە پەیمانگەی هونەرە جوانەکانیان تاوا کردو ئیتر هەر بەشێک بێت بە تایبەتیش بەشی شانۆ کە پەیوەندی هەیە بەمەوە ئەوانە چانسی وەرگرتنیان هەیە لە نێو زانکۆ لە بەشی فیلمسازی ساڵانە پێم وابێت 4 بۆ 6 کورسی تایبەتە بۆ خوێندکارانی لە پەیمانگاوەیەن و هەروەها 3 کورسی ترمان هەیە بۆ ئەو بەهرەمەندانەی کە لە ڕابردووە چانسی ئەوان نەبووە بخوێنن بەڵام هونەرمەندی بەهرەمەندن دەتوانن لە ڕێی یەکێتی هونەرمەندانەوە تا 3 کورسی بۆ خۆیان دەسەبەرکەن لە کۆلێژی هونەر خۆی چەند کورسیە ئەنی لەو بەشەیە بە ئەوەی کە ئەچێتە کێ بەڕشە منافەسەکەەوە لەسەر چەند کورسیە ساڵان ئێمە بیرمان لەوا کردەوە کە زۆرترین خوێندکار سونمەند بێ لە بەشەکەمان بەڵامی کە لەو گرفتانەی کە هەمانە کەمی جێگەیە کەمی شوێنە ئەمە گرفتێکی سەرەکیە لە بەردەم ئێمەیە وەجگە لەوەش
ئێمە باوەڕمان بەوە هەیە کە بە پێی ستافەکەی خۆمان بیر بکەینەوە بە پێی پێداویستەکانی خۆمان بیر بکەینەوە ساڵان ئێمە نزیکەی 30 خوێندکارمان وەرەگرت بەڵام لە ساڵی ڕابردووەوە ژمارەکەمان کەم کردوەوە بۆ 20 فێرخواست واتام ساڵ چاپڕکەکە قورسترە بەڵێ باشە لەو دوو تاقیکردنەوەی کەوتمان بەشێکیان تیۆریە تیۆریەکە زیاتر ئەو خوێنکاری کە ئەوێت بۆ ئێمە بەسەمە ناوە زۆر ڕوونیەکەمەوە چونکە زۆر خوێنکار مەبەستی تی بزانێ یان زۆر جار کەشی ئەم تاقیکردنەوەوانە وای لێکە ترسێکی لا دروست بێت هیچ شتێک پێویستی بە ترس نییە هەندێک ترسێ ترسیش پۆزتیفە بێگومان ئەم ترسە پۆزتیفا ئەمانەوە لای خوێنکار دروست بکەین بە زانێرەکانی بەڕێستا بۆ ئەمە منێکی خوێنکار کە یەم بۆ بەشی تیۆریەکە چی ئامادەکەم پێویستە کات زانیاری هەبێت لەسەر مێژووی سینەما ئەکتەرە دیارەکانی جیهان نازانم بەرهێنەرە کووردە جیهانەکان و ناوخۆیەکان ئەمانە گرنگن بیزانن شت لێەوەی یان ئەمە سەرڕی بهێنێ و ناتوانێت باسی بەدڵنیاییەوە ئێمە لە وەرکشۆپەکەشە چەند زانیاریکی ئەممان شیر کرد لەگەڵ خوێنکارەکانە دیارە بەشی تیۆری ڕاستەکەیت خوێنکار یەکسەر ترسێکی لا دروست هەبێت خۆی هەرکردنەوە جۆرێک هینی تیا هەیە ئێمە کەراسانی ئەومان کردووە خوێنکار ئەگەر بتوانێت زانیاریکی گشتی هەبێت دەربارەی سیناریۆ دەربارەی پرۆسی بەرەمهێنانی فیلم دەربارەی ئەکتەرە ناسراوەکانی جیهان دەربارەی ئیشی کوردی سینەمای کوردی زانیاریەکی گشتی هەبێت هاوکاریەکات و بەشێکی تریشی پەیوەندی بۆ هەیە کە بەشێکیان تایبەتە بەوەی بزانین توانای خەیاڵ و ئەندێشەی خۆی چییە ئەتوانێت چی بەرهەم بێنێ ئێمە داوای ئەوەی لێکین دیمەنێکی بچووکمان بۆ بنووسێت 1 دقە بۆ 2 دقە بێت لەو دیمەنە بزین ئەتوانێت خیاڵی خۆی چی بێت چی واتە بەنووسین بەڵێ وێنە پیشانی تۆ وێنە پیشانی ئێمە با دیمەنێک بنووسێت سیناریۆیەکی کاملە دیمەنێک لەناو سیناریۆەکە بنووسێت لە وەرکشۆپەکە من تاقیکردنەوەیەکی بچووکم کرد لەگەڵ خوێنکارەکانە یعنی شتێکی زۆر چۆنەڵی شۆکهێنەر هات بەرەڕوون زۆر سەرنجڕاکێش بوو یەکێ لە خوێنکارەکان چیرۆکێکی بچووکی نووسی بوو لەسەر برایەکی کە پارەی نییە بەڵامەوەی سەفەرکە بۆ ئەوروپا چۆن بیدەوا کاتەوە ئیش بکە پارە پیا بکە بۆی سەفەر بکە بەڵام کە پارە پیاکەوەکەوێتە سەر ئیش بڕیارە ئێرە جێنەیاڵێت یعنی هەر لە سەرەتاوە ئەمە هەستەکی توانایەکی جوانی هەیە کاگڕانج بەڕێستان بە ئەکادمی بوونی سینەما و فیلمسازی بە شێوازێکی گشتی سینەمای کوردی بەرەو کوێ بات بەڵێ سینەمای کوردی پێش ئەکادیمیا فیلم بەرهەم هاتووە فیلم دروستکراوە بێکەم و کورتیش نەبوو تێبینیشی لەسەر هەیە بەڵام هەوڵەکان زۆر باش بوون بەڵام کە باسی ئەکادیمیا کرا چونکە پرۆسی بەرەمهێنانی فیلم پرۆسەیەکی دەستە جەمعیە کاری بە کۆمەڵە ئەبێت ستافێک بێکەوە کار بکەن لە دەرەوەی ئەکادیمیا دروستکردنی ئەم ستافە کارێکی ڕەنگە کەمێک ئەستەم بێ ناڵم مەحاڵە بەڵام ئەستەمە لەناو کۆلێژە ئێمە ئەتوانین چی فراهەم بکەین بۆ خوێنکار ئەتوانین ستاف خوێنکارەکان بمن بە هاوڕێ ستاف دروستکەن بەیەکەوە ئەتوانن فیلم دروستکەن بەیەکەوە با بڵین هەڵە بکەن ئەو کەلوپەل و پێداویستیانە بەردەستە کە خوێندکار بتوانێت لە نێو ئەم بەشەیە فیلمێک بەرهەم بێنێ فیلمێک دروستکەن بەو ستافە لە ڕاستیە سپاسی سەرۆکی زانکۆکەم لەگەڵ ڕاگرایەتی کۆلێژ کە بەردەوام هاوکاری ئێمەیان کردووە کۆمەڵە پێداویستیان بۆ دابین کردوین بەڵام خۆتان نەزانن ڕۆژانە تەکنەلۆژیا لە بەرەو پێشچوونە ئێمەش پێداویستەکانمان بەردەوام زیاترە بێ بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش داوایان لێ کردوین هەر پێداویستێکمان هەیە هاوکاریمان بکەن ئێمەش تاوەڕێی ئەوانین باشە کاگڕنج دوای پرسیاری من هەل لە پێشەکەشما هەبوو ئێوە خۆشت ئاماژەت بۆ کرد ئەمانەی هەموو بوارەکان بزانە خۆی گرینگە بۆرمەکە تۆ سیناریۆ ئەنووسیت بزانی گۆشەکانی کامێرە چییە بزانی بۆ منە شێوازی دەرهێنان چۆنە هەموو گۆشە نیگاکانی بواری سینەما لێک بیتەوە پێما بێت لەمە هاوڕای لەگەڵ بەڵام لە کۆتایی دەرچوونی خوێنکارێک لەم بەشەدا تایبەتمەندێتی وەرەگرێ یان ئەوە خۆی ئازادە چی بوارێک هەڵەبژێرێ ئێوە تایبەتمەندیت بۆ خوێنکارەکە دۆزنەوە یان خۆی کۆتایی نازم بە توێژینەوەیە دەرچوون بە چییە بە فیلمێکە ئەوەش هەر ڕوونکەیتەوە بمان سپاس دەکەم پێشتر ئێمە خوێنکار وەکو ئاماژەم پێیا لە بەشە جیاوازەکانە ئەی خوێت
پسپۆری وەرەگرت لە قۆناغی دووەوە بەردەوامی بە پسپۆرێکی خۆیان باش ئێمە ئەو گۆڕانکاریەمان دروست کردووە لەم ساڵی خوێندنە کە سەرجەم وەکو ئاماژەم پێیان سەرجەم وانەکان و سەرجەم لەقەکان بخوێنێت هەتاوەکو دەرچوونی شێوازی دەرچوونیشی دیارە گۆڕانکاری بەسەر هاتووە ئەبێت توێژینەوەیکی بچکۆلە بنووسێ لەگەڵ فیلمەکە بەرهەمی بێنێت واتە تیۆری و پراکتیک لە دەرچوونیە ئەمەوێت بگەڕێمەوە بۆ وەڵامێکی کورتی پرسیارەکەی بەڕێستان ئایا ئەم بەشە هاوکاری سینەمای کوردیەکە لە بەرەو پێشچوونە ئەوەی جێی خۆشحاڵی ئێمەیە لەم ساڵانی دوایی خوێندکارەکانی ئێمە ڕۆشتونەتە کۆمپانیەکانی بەرەمهێنانی فیلمەوە بەشداریان کردووە لە نووسینی سیناریۆی فیلمی درێژ و گەورەیە توانی ویانە خوێندکارەکانی ئێمە یعنی ئەم ساڵ چەند خوێندکارێکم بینی لە فستیڤالەکانە خەڵاتی گەورە ببەنەوە جگەلەوە بەشداری فستیڤالی دەرەوە بکەن کە ئەمە لە خۆیان بۆ ماوەی 5 ساڵەکە و بەشە کراوەتەوە ئەم توانە گەورانە بینی جێ دڵخۆشیێکی گەورەیە دیارە ئەوەتە خوازین بتوانین لە داهاتوە کاری گەورە و پرۆژەی گەورەتر ئەنجام بدەین ئێمە ژمێ دەکەین بۆ شوازە بێت دەستە خۆش بە کاگران بابەتی ترمان لەگەڵ جەناب تا زۆرە بێت لەسەر بواری فیلم و هونەری حوتەم لە خزمەت سپاس بەوێنە خوێندکارانەشی کە بەنیازی بەشی فیلمسازین دەرفەتیان هەبێت ئەم تەوەرەیان بینی بێت تاوەکو سوودی لێ ببێنن وەڵی پسەری گەشم باوە باوەش بکەم ئەوانەی کە لە بواری تەلەڤیزۆنا کار دەکەن و ڕوئیایەکی تریان هەیە ئەوان ئاسانکاریان بۆ کریان ناکرێت بە دڵنیاییەوە ئێمە بەشێکمان هەیە وانەیەکمان هەیە تایبەتە بە بەرەمهێنانی تەلەڤیزیۆنی باشە بە شێوازی پراکتیک و تیۆریە تایبەتە بۆ کەسانی کە حەزێکیان هەبێ بڕۆن لە بواری تەلەڤیزیۆنا کار بکەن باش ئەگەر بێنە لای ئێمەش دەوڵەمەندمانەکەن بە دڵنیاییەوە سەرکەوتوو بن لە ساز